عێراق ڕخنەی لە سیاسەتی تورکیا گرتووە بەرامبەر بە پێشەلکاریەکانی خاکی هەرێمی کوردستان و عێراق و چەندین هاوڵاتی سیڤیل لە ڕێگەی بۆمبارانی فڕۆکانی تورکیاوە لەم ساڵانی ڕابردوودا شەهید بوون، چەندین پێشمەرگە و لەم دوایش هێزی پاسەوانی سنوور بینیمان ئەفسەر بە بۆردمانی فڕۆکانی تورکیا شەهید بوون. ئایا عێراق ئەتوانێت ئەم مەسەلانە پێشێلکاری و ئەم داگیرکاریانە ڕابگرێ؟ و ئەو کاتانەی کە سەفیری تورکیای بانکردە وەزارەتی خارجی و چەند جارێک نوێنەرانی تورکیا بانکراوە و هۆشداریان دراوەتێ لەو پێشەلکاریانەی کە دەکرێت. ئایا هیچ کاتێک تورکیا بە قسەی عێراق و بە ڕێزی لە سیادی عێراق و هەرێمی کوردستان گرتووە تاوەکو ئەمان بە لێشاو بچنە تورکیا؟ هەموو ئەمانە پرسیارن. تەبیعەتی تورکیا تەبیعەتی ئێران لەو دوڵاتانن کە حەق بە خۆیان دەن سنوور بەزێنن، وەکو ئیمپراتۆریەتی قەدیم بۆ سەردەمەکانی پەر لە پێش سەدەیەک مامەڵە لەگەڵ بارودۆخەکەکەن و تورکیا ئەمڕۆ دەیەوێت هەژمونێکی زیاتری هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆتتزانی حزوریان لە قوبرس، حزوریان لە ئازربایجان، لە تەنانەت لە لیبیا، لە ئەوتا لە عێراق، لە سووریا، تەنانەت خەریکا بۆ ئەفریقاش ئەوانە دەسوەردانەکەن کە ئەمە قەلەقیەکی لەسەر ئاسی کۆمەڵگەی نێودەوڵەتی و یەکێتی ئەوروپا وڵاتانی جیهان دروست کردووە. بۆیە ئەم عەقڵەتی کە تورکیا بەڕێوەی دەبا مەترسیە لەسەر ئاسایشی ناوچەکە بەگشتی و بەتایبەتیش ئێمە مەسەلەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا مەسەلەیە کە مام جەلال گوتنی کلیلی چارەسەرەکەی لە باکووری کوردستان و لە تورکیاوەیە. ئەم عەقڵەتە کە نایەوێت چارەسەری مەسەلەی نەتەوەیە بکات کە زیاد لە 20 میلیۆنە لە تورکیا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سیاسەت لە عێراقشەوە. تورکیا لە وڵاتانەیە کە نەیویستوە ئەزمموی هەرێمی کوردستان ئەسمورێکی سەقامگیر بێ وە گەشە کردو بێ و دژی ئەزمموی ڕۆژاوای کوردستان چەندین هەڵوێستی نواندووە داگیرکاری لە عەفرین لە کۆبانێ لە شوێنەکانی تر. ئەموو ئەمانە دەبێ وامان لێ بکە ئێمە وەکو کورد لە عێراقا هەر ڕێککەوتنێک لە لێگەی دەوڵەتی عێراق و دەوڵەتی تورکیاوە بکرێ ئەبێ نوێنەرەکانی کورد بە تەفاسیلی ئاگادار بن و کاریگەری سەلبی لەسەر ئەزمون و قەوارە و ئاسایشی هەرێمی کوردستان نەبێت. عێراق داواکە هەرێمی کوردستان نەوتەکەی ڕادەست بکاو لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ. هەرێمی کوردستان نەوتەکەی لە ڕێگەی خۆرمەڵە و بە بۆری نەوتی تایبەت لە عێراق جیاواز لە عێراق دەچێتە بە خاکی تورکیا دەچێتە بەندەری جەیهان. عێراق و تورکیا لەم مەسەلەیە گفتوگۆیان کردووە. بێگومان ئەگەر تورکیا لە ڕووی ئابووری و قازانجێکی زیاتری لەو پرۆسەی هەرێمی کوردستان دەستکەوێ ڕێککەوتن لەگەڵ عێراق دەکا بۆ ئەوەی لە ڕێگەی سۆمە و لە ڕێگەی بۆری ترەوە نەوتەکە بگوێزرێتەوە و پەیوەندی ئابووری وانگرێ بدە. بەڵام پێ ناچێت چکە عێراق دەوڵەتە و عێراق نەوتەکەی گرانترە و عێراق نایەوێت لە بە شێوازێکی تر لە دەرەوەی سیستەمی پرۆسەی نەوتی ئۆپیک و ئەوانەی تری لە کەنداو هەیە مامەڵە بکات و بە جیاواز لە تورکیا. بەڵام هەرێمی کوردستان نەوتێکی هەرزان و بە نرخێکی گەیاندنی هەرزان و کۆمپانیا نەوتەکانی تریژ کە ئستثماری نەوتەکەن لە ڕێگەی تورکیاوە و هەروەها ئەو داهاتەی کە لە ڕێگەی فرۆشی نەوتەوە دەست دەکەوێت سەرەتا و ڕاستەخۆ ناگاتە هەرێمی کوردستان لە ڕێگەی بانکێکی تایبەتەوە لە تورکیاوە اینجا دەگاتە هەرێمی کوردستان. کەواتە ئەتوانین بڵێن ئابووری هەرێمی کوردستان ئابووریەکی مۆنۆپۆلکراوە دەستەمۆکراوە لەلایەن دەوڵەتی تورکیاوە کە ئەمە بە زیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان، بۆ سمعەی حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ ئابووری خەڵکی کوردستان و لە هەمان کاتا سیادەی هەرێمی کوردستان ڕۆژانە تۆ بەهێزترین ئابووری لەگەڵ تورکیا گرێداوە بەڵام بەهێزترین مەترسی لە ڕێگەی تورکیاوە بۆ سەر خاک و خەڵکی ئێمە هەیە کە ئەمە جۆرێکە لە ئیزدیواجێتی سیاسی، جۆرێکە لە ئیزدیواجێتی پەیوەندی کە دەبێت پیاچوونەوە بە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی تورکیا. پێویستە پیاچوونەوە بە پەیوەندی ئابووری و سیاسی لەگەڵ تورکیادا بکرێ چونکە هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی سیاسیەوە ڕێز لە ئیرادە و پێگە و مەکانەتی هەم خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان لایەن دەوڵەتی تورکیاوە ناگیرێ. لە ڕاستیدا ئەم بابەتە جێگەی گفتوگۆیە. بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان لەناو حکوومەتە ئیسرار دەکەنەوە کە لە ڕێگەی سۆمەوە نەوت ڕادەست بکرێ و داهاتەکان ڕادەست بکرێن و ئیستحقاقاتی کوردستان لە ڕێگەی بەغدا و لە ڕێگەی بودجەی گشتی عێراقەوە وەربگیرێ. ئەمە میکانیزمێکی تازەیە، ئەم میکانیزمە تازە ئەبێت تاقی بکرێتەوە چونکە بۆ میکانیزمەی تر
بینیمانەوە لە 120 موچەی هەرێمی کوردستانیش دەبڕن ناتوان لە موچە بدرێت ئەگەر ئەو پارە لە بەغداوەنەیە و بەپێی قانونی قەرزەوە ببێ قانونی پرۆژە قانونی بودجەی 2021 عێراق دەبێ هەرێمی کوردستان پابەندی ئەو ڕێکەوتنە بێت کە لە ڕێگەی عێراقەوە پرۆسەی نەوتی مامەڵەی پێوە بکرێت بۆ ئەوەی بتوانین شایستە دارایەکانی خۆمان وەرگین. ئەگەر بێت و پرۆسەی نەوتی کوردستان بە ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی ئیرادەی خەڵکی کوردستانەوە مامەڵەی لەگەڵدا بکرێ ئەشێت تۆ ململانی ئەوە بکەی لەگەڵ بەغدایە بە دوو پرۆسەی جیاواز فرۆشتنی نەوت و دەرهێنانی نەوت و ئەو پرۆسە نەوتوە ئیداری پێ بدەیت. بەڵام کاتێک کە تورکیا دانوستانی پێوە ئەکا کەواتە پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان لە بن تەئسیری سیاسەتی ئابووری تورکیایە کە ئەمە مەترسیە لەسەر پێگەی هەرێمی کوردستان. کازمیل و حکوومەتێکی کاتین بۆ ئامادەکاری هەڵبژاردن وەکۆ بۆ کۆمەڵە پرۆسەی تر. ئەم سەردانە ئەشێ پەیوەندی بە مەسەلەی ئاوە هەبێ بە دڵنیاییەوە پەیوەندی بە مەسەلەی نەوتەوە هەیە بە دڵنیاییەوە بەشێکشی پەیوەندی بە ئەو پەیوەندی و ئەو ڕێکەوتنانەوە هەیە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کردوێتی. ئێمە هیوادار بوون کە ئەوەی پێ ئەوتری عەقدی 50 ساڵەی نەوت کازمی داوای بکردایە و وەری بگرتایە و بڵاوی بکردایەتەوە و بۆچوونی حکوومەتی عێراق لەسەر ڕێکەوتنی 50 ساڵەی نەوت بۆ ڕای گشتی عێراقی و کوردستانی ڕوون بێتەوە چونکە تا ئێستاکە بەشێکی زۆر لە هەرێمی کورد خەڵکی هەرێمی کوردستان بەشی زۆری حزبەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان ئاگدار ئایا ئەمە لە نێوان پارتیا کراوە یان لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی تورکە ئایا شەخص لە ناو پارتی یان پارتی یان حکوومەتی هەرێمی کوردستان. من بۆ خۆم بۆ چوونم وایە ئەمە لەبەرەوەی لە ڕێگەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتێک کە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکان بووە ئەم گۆبەنە ئاشتی هەورامی ئەساسەکەی داڕشتووە بۆیە ئەتوانین بڵین پرۆسەیەکە کەمتر لە قازانجی خەڵکی کوردستان نایە و هەموو پرۆسەیەک و ڕێکەوتنێک تۆ لە دەرەنجامە لە ئەمری واقع چۆن ئەکەوێتەوە ئەوە ئەکەیتە بنەما مادام مەسەلەی ئابووری سەربەخۆیی باش نەکەوتەوە خەڵکی کوردستان لی سوودمەند نەبوون و ئیستیقراری نرخ بۆ نەوتی کوردستان دروست نەبووە. عێراق و پرۆسی سیاسی لە عێراق کەوتوەتە دۆخێکەوە ئێستا ئێمە لە بەردەم هەڵبژاردننی پێشوەخت داین و لە بەرامبەرە بانگەشەی پێشوەختی هەڵبژاردن بۆ هەڵبژاردننی پێشوەخت لایەنەکانەوە دەستی پێکردووە واتە هەموو ئەمانە بێت ئەچێتە بابی مزایەدە و شۆ و لەم ساتە وەختەدا هیچ دەرەنجامێکی نابێ ئەم بابەتە ئەبێ وەکو مەلەف بهێڵدرێتەوە قەیرانەکە لەوە زیاتر گەورە نەبێت تاوەکو هەڵبژاردننی حکوومەتی ئایندە و لەناو هەڵبژاردننی حکوومەتی ئایندەدا ئەم بابەتی دۆسیەی نەوتیە ڕێک بخرێتەوە ڕێکەوتنی نوێی لەسەر بکرێت جێگیرە بێ بەڵام لە ئێستادا بۆ جۆرە ئەمێنێتەوە هەر ڕێکەوتنێکە شتێک بێتەکایەوە حکوومەتی ئایندەی عێراق ئەگەر کازمی نەبێت دەتوانێت هەڵی بۆشێنێتەوە یان لە ئێستادا پەرلەمانی عێراقی دەتوانێت تاعنی هەر ڕێکەوتنێ بکە کە کازمی دەیکات چونکە ئێمە لە بەردەم دیاریکردنی وەختی هەڵبژاردن داین ئێستا کاتێکە ئەتوانی بڵین موقعی حکوومەتەکە شێوە کاتیە من ناڵم کاتیە شێوەکە چکە متمانەی دراوەتێ لە پەرلەمان هەموو ئەمانە وا ئەکەن ئێمە بە گومانەوە بڕوانینە هەر هەوڵێکی دیبلۆماسی و سیاسی کە دەدێ ئەگەر لە پشتەوە بۆ مەسلەیەکی خودی نەبێ هەرێمی کوردستان لە ناو ئەم بارودۆخەیە دەبێ جارێکی تر ڕووبکاتەوە بەغدا و هەوڵە لە ڕێگەی بەغداوە ڕێکەوێ لە ناو چوارچێوەی بودجەی گشتی عێراق ساڵی 2021دا بۆ ئەوەی سەقامگیریەک لە ڕێگەی پێدانی موچە و بودجەوە هەبێ بۆ کوردستان و لە هەمان کاتدا چاکسازیەکی فعلی لە داهاتە ناوخۆیەکان و لە داهاتی سنوورەکان دەست پێ بکە. ئێمە وەکو خەڵکی کوردستان ئەو پەیامەمان وەرگرت کە دەوڵەتی عێراق هەرێمی کوردستان بەبار دەزانێت بەسەر خۆیەوە و نایەوێ لە چاوی جنۆساید و ئەنفال و کیمیاباران و خاکداگی کراوە ببینێ و وای دەبینێ کە ئێمە بارین بەسەر ئابووری عێراقەوە کە ئەمە بۆچوونێکی هەڵەیە و خۆشمان وەکو هێزە سیاسیەکانی کوردستان نەمانتوانی باش مامەڵە بکەین کە وێنەی کورد لە بەغدا وەک وێنەیەکی قوربانی پیشان بدەین وەک وێنەیەکی حازرخۆر پیشان درراوە کە ئەمە هەم فەساد هەم پێشێلکاری مافی مرۆڤ هەم نەبوونی ناشەفافیەت وای کردووە هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕخنەی ڕوبەڕوو بێتەوە لە بەرامبەریشە هەموو ئەو ئستحقاقانەی لای بەغدا هەمانە ڕەچاو نەکرێن
قەرەبووی ناوچە زوڵم لێکراوەکان، قەرەبووی جینۆساید و ئەنفال و کیمیاباران، قەرەبووی ئەو ناوچە کوردستانیانەی دەرەوەی هەرێم کە ڕۆژانە تیرۆر برسکی بە خەڵکەکەی بڕیوە وە پێنەدانی شایستە دارایەکانی جوتیارانی کوردستان بۆ جە و تەسلیحکردنی هێزی پێشمەرگە، نوێنەرایەتی کورد لەسەر ئاستی نێودەوڵەتی و دیبلۆماسی، هەموو ئەم بابەتانە چەندین خاڵن دەبوو کاری لەسەر بکرایە لەلایەن هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی عێراق بچێتە ژێرباری. لە بەرامبەردا وانەکرا چی کرا؟ تەنها بیرمان لەوە کردەوە ئێمە ئستحقاقاتی نەوت لە بەغدا وەرگرین و هەندێک پارە و چۆن لێرە دەکرێتە موچە و دابش دەکرێت کە ئەمە سیاسەتێکی هەڵەبووە. ئەم سیاسەتە تا شوێنێک بڕێ کرد. ئەو کاتانێک کە ئێمە وەکو هەرێمی کوردستان بە قووەت بووین و عێراق زەعیف بوو، کۆمەڵێک عەقد و کۆمەڵێک ڕێکەوتن نەکرا، بەڵام لە ئێستادا پێگەی هەرێمی کوردستان بەتایبەتی دوای ڕیفراندۆمەوە لە ڕووی نێودەوڵەتی و ناوچەی و ناوخۆیشەوە بەرەو لاوازبوونی زیاتر دەچێت، عێراقیش بەرەو ئیستیقلالی زیاتر دەچێت، ئەوان دەیانوێت مەرجەکانی خۆیان زۆرتر بەسەر هەرێمی کوردستاندا بسەپێنن. یعنی ئەگەر تەماشا بکەین کاڵزمی لە بەرامبەر ئەو هێزە نیشتیمانیانەی کە بە تیرۆریست لە قەڵەمدران نەیتوانی ئازایانە وەڵام بداتەوە کە کێشەی نەتەوەیەک و مەسەلەی نەتەوەیەک لە ناو دەوڵەتی تورکیا ئەبێ بە شێوازی مەدەنی و دیموکراسی و لە ڕێگەی پەرلەمان و دەستورەوە چارەسەر بکرێ. لە عێراقدا ئێمە هیچ هێزێک ناناسین جگە لە داعش کە تیرۆریست بێ، و هێزە کوردستانیەکان هێزی نیشتیمانین. ئۆپۆزیسیۆنی ئێران ڕۆژهەڵاتی کوردستان هێزی نیشتیمانین، ئۆپۆزیسیۆنی تورکیا هێزی نیشتیمانین، ئۆپۆزیسیۆنەکانی دەوڵەتی سووریا کە ئێمە هێزی پێشمەرگەمان نارد بۆ کۆوانی بۆ پشتیوانیکردن هێزی نیشتیمانین. بەڵام ڕێزگرتن لە ئیرادەی هەرێمی کوردستان و ڕێزگرتن لەلایەن لە حکوومەت و لە ئاڵای کوردستان و لە پێگەی دەستوری هەرێمی کوردستان لەلایەن ئەو ئەرکانەوە واجبە. بەڵام دەبێ هەموو حکومدارەکانی عێراق و ئێران و تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێبگەن کە سەقامگیری ناوچەکە پەیوەستە بە چارەسەرکردنی مەسەلەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. یەکێک لە سەرچاوەکانی کلیلی چارەسەری مەسەلەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بریتێ لە ڕێکەوتنی کورد لەگەڵ حکوومەتی تورکیا و چیتر دەستگیرکردن، کاولکردن و بە تیرۆریست شوبهاندن خیتابێکە هیچ کەس و لایەنێک قازانجی لێ ناکەن و هیچ حکوومەتی قازان. ڕۆژگارێک سەرکردەکانی کورد مامجلال و سەرکردەکانی تر لەلایەن دەوڵەتی عێراقەوە بە تیرۆریست لە قەڵەم دەدران، بەڵام دوجار بوون بە ڕئیسی دەوڵەتەکە خۆی و لەناو پرۆسی سیاسی عێراقیان پێگەیەکی بەهێزیان وەرگرت و هەم دەستوریان دامەزراند و هەم دەوڵەتەکە ژلوخا. بۆیە ئەم سیاسەتە کە ئێستاکە تورکیا لە بەرامبەر مەسەلەی کورد دەیگرێتە بەر سیاسەتێکە زۆر دواکەوتوانەیە، سیاسەتێکە لەگەڵ پرەنسیپی مافی مرۆڤی نێودەوڵەتی، جاڕنامەی گردوونی مافی مرۆڤ، پێوەرەکانی یەکێتی ئەوروپا، هیچ لەو پێوەرانە یەک ناگرێتەوە. بۆیە تورکیا ئەمڕۆ ڕەخنێکی زۆر لە سیاسەتی دەگیرێ و عێراقیش وڵاتێکی شەربنە لە بەرامبەر پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا پێویستە ئازایانەتر داکۆکی لە سیادەی عێراق بکە و هەموو ئەو پێگە و بنگە و بارگایانەی تورکیا لە ڕووی سەربازیەوە لە ناو خاکی کوردستاندان دەبوو ئەو ببایەتە ئەجندای کاڵزمی بۆ گفتوگۆ لەگەڵ دەوڵەتی تورکیا و دەبوو قەرەبووی خوێنی شەهیدەکانی سیڤیلی ناوچەکانی بادینان و سۆران، ئەو پێشمەرگە و ئەفسەرانەی سوپای پاسەوانی سنوور کە لایەن فڕۆکانی دەوڵەتی تورکیاوە شەهیدکران، دەبوو ئەوانە ببایەتە مەلەفی گفتوگۆ لە نێوان دەوڵەتی عێراق و دەوڵەتی تورکیا و ئەو هەڕەشانەی کە لە لایەن خیتابی ڕەسمی تورکیاوە دەکرێت سەبارەت بە جموجڵەکانی هەرێمی کوردستان و عێراق کە ئەمە لە ڕووی لەفزیەوە پێشێلکردنی سیادەی دەوڵەتی عێراقە، دەبوو ئەمانە بایەتە بابەتی گفتوگۆی کاڵزمی و دەوڵەتی تورکیا حکوومەتی تورکیا و کۆمەڵێک ڕێوشێنی ترک جگە لە مەسەلەی ئابووری دەبوو بایەتە بابەتی گفتوگۆ. لەو ڕوانگەیەوە کاڵزمی ئەجنداکەی ئەجندایەک نەبوو کە دڵخوازی خەڵکی کوردستان بێ بۆ ڕێگرتن لە پێشێلکاریە بەردەوامەکانی دەوڵەتی تورکیا، هەم لە ڕووی سەربازیەوە لە ڕووی زەمینیەوە هەم لە ڕووی ئاسمانیەوە. دەبوو کاڵزمی داوای بکردایە سوپای تورکیا لە خاکی عێراق و کوردستان بشێتە دەرەوە. لە ڕاستیدا ئەوەندەی دەخوێندرێتەوە
مادام دەوڵەتی عێراق و حکوومەتەکە لە دۆخێکی قەیراناوی زۆردایە و هەر گفتوگۆیەک لەو میانە و لەو چوارچێوەیەدا کە کرابێ پێم وایە گوتاری عێراق گوتارێکی لاوازتر بووە بەرامبەر گوتاری تورکیا.